ڕۆژی هەژدەی کانونی دووەمی 2015 وەفدێکی پەرلەمانی عێراق بە سەرۆکایەتی سەلیم جبوری و بە ئەندامەتی ئارام شێخ محەممەد جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق و ژمارە 30 خولەک بە فڕۆکێکی تایبەتی عێراق بەرەو ئەنقەرە بەڕێکەوتن. سەردانەکە شێوەیەکی فەرمی هەبوو ئامانج لێی سەردانیکردنی پەرلەمانی تورکیا و بینینی بەرپرسان و نوێنەرانی گەلی تورکیا بوو لە پەرلەمانی ئەو وڵاتە. وەفدەکەی پەرلەمانی عێراق کاتژمێر 35 خولەک بە کاتی ئەنقەرە گەیشتنە فڕۆکەخانەی ئەنقەرە. لە فڕۆکەخانەی ئەنقەرە بڕیار بوو سەرۆکی پەرلەمانی تورکیا یاخود جێگرەکەی لە پێشوازی وەفدە پەرلەمانی باڵاکەی عێراقدا بن. بەڵام وەفدەکەی عێراق تەنها لەلایەن محەممەد ئەمین دیندار سەرۆکی کۆمەڵی هاوڕێیان لە پەرلەمانی تورکیا پێشوازیان لێکرا. ئەم پێشوازیانە دیبلۆماسیە پرسیاری جدی لای سەرجەم ئەندامانی وەفدەکەی عێراق دروست کرد. هەروەک ئەمە یەکەم خاڵی جیاوازی و ئاماژەی ناپڕۆتۆکۆلی بەرپرسانی تورکیا بوو. هەرچۆن بێت لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەنقەرە وەفدە باڵاکەی عێراق بەڕێکران بۆ شوێنی حەوانەوەی خۆیان. هەر هەمان ڕۆژ سەرۆکی پەرلەمانی عێراق و جێگرەکەی لەگەڵ ژمارەیەک لە ئاوارەکانی عێراق لە تورکیا کۆبوونەوە. ئاوارە عێراقیەکان سکاڵایان نەبوو لە خراپی بارودۆخی ئاوارەیی خۆیان لە وڵاتە. هەروەک ژمارەیەک داواکاریان خستە بەردەمی وەفدە باڵاکەی عێراق کە لە سەرکیتریان بریتی بوو لە پێدان و دابینکردنی هاوکاری پێویست لەلایەن حکوومەتی عێراقیەوە، هەروەک داوای ئەوەشان کرد کە نوێرانی فەرمی عێراق لە تورکیا لە خوێندنی منداڵانی ئەو خانەوادەیە ئاگادار بێت تا بێبەش نەبن لە خوێندن، کە ساڵانێکە لە تورکیا لە ئاوارەیدا ژیان دەبەنە سەر و بێبەشن لە خوێندن. ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵیان کۆبین و کۆمەڵێک لەو ئاوارانن کە لە ماوەی ڕابردووە بەهۆی ئەم بارودۆخە تازەیی کە لە دوای حوزەیرانی ساڵی پارەوە ڕوویاوە کە ڕویان کردووە تێرە بەهۆی بارودۆخی کە داعش بەسەر و ناوچانەی هێناوە. مە خەڵکی جۆراوجۆر بوون لە هەموو پێکاتەکانی عێراق کە لێرە بوون. ئەوانە کۆمەڵێک مەشاکلیان هەیە، مەشاکلی ئیقامەیان هەیە، مەشاکلی ئەوان هەیە کە ڕێگان پێ نادرێ ئیش بکەن، مەشاکلی ئەوان هەیە کە ناتوانن هاتو چۆ بکەن، هەندێک جار ڕەنگە ڕوبەڕووی دەرکردن ببنەوە لە بەرەوەی هیچ وەرەقەیەکیان نیە. هەندێک لەو خێزانانە بەبێ هیچ مەسەمسەکێک بەستوانیوێتی ڕابکە بگاتە ئێرە، بگانی بگاتە نەک تەنها ئێرە، بگاتە هەموو ئەو شوێنانی تری تورکیا. ئەمانە کۆمەڵی کێشیانێک کێشەی موچەیان هەیە کە ئەوانی هەندێکیان مۆزەف بوون، موچەکان ناگاتە دەستیان، یان بە ئاسانی ناتوان هەندێک جار خۆیان باسیەکەن ئەوانەی کە بەبێ هەوێ و بەبێ وەرەقەن کاتێک کە گەڕێنەوە لەسەر سنوور تووشی کێشە ئەبن. ئەمانە کۆمەڵێک مەشاکل بوون کە هەیەە بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی تایبەتی تریش تەمەنەوانە مناڵیان هەیە، مەشاکلی خوێندنیان هەیە، مەشاکلی ئەویان هەیە کە تووشی مەشاکلی با بڵین مەشاکلی تەندروستیانێک کە تەسهیلات و ئاسانکاریان بۆ ناکرێ. لەگەڵ حکوومەتی تورکیش کە ئێمە قەرارە ئەم شەو ڕئیسی حکوومەتی تورکیا ببینین، قسەی لەگەڵ بکەین بۆ ئەوەی کە مەسەلەی ئیقامە و مەسەلەی ئاسانکاری لەوەیان چۆن چارەسەرێک دۆزرێتەوە بۆ ئەوانە ناتدە ئیقامەیانێ نەتوانین ئیش کرد. کۆبوونەوەی وەفدەکەی پەرلەمانی عێراق لەگەڵ ئاوارە عێراقیەکان کۆتایی هات. دواتر لە دەمی ئێوارەدا لەلایەن داود ئۆغڵۆ سەرۆک وەزیرانی تورکیاوە ئێوارەخوانێک بۆ وەفدەکەی پەرلەمانی عێراق ساز کرا. لەو ئێوارەخوانەدا کە سەرۆک وەزیرانی تورکیا ئامادەی بوو، گفتوگۆ لەسەر چەندین تەوەر و بابەتکران و ژمارەیەک دۆسیە و پرسی جیاواز پەیوەست بە بارودۆخی ئەمنی عێراق و هەرێمی کوردستان و ڕەوشی ژیانی ئاوارە عێراقیەکان لە تورکیا و ئاستی هاوکاریە مرۆیەکان قسە و باسییان لەبارەوە کرا. لە میانەی گفتوگۆکاندا ئارام شێخ محەممەد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق داوای لە سەرۆک وەزیرانی تورکیا کرد کە کاری جددی و بەپەلە بکرێ بەمبەستی گەیاندنی هاوکاری و کۆمەکی مرۆیی بۆ ئاوارەکانی دەستی داعش کە ئێستا لە خاچی تورکیا دانیشتەجێن. هەروەک جەختیشی کردەوە لەسەر ڕۆڵی حکوومەتی تورکیا لە بەرقەرارکردنی ئاسایشی هەرێمایەتی، بە تایبەتی لە ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی تیرۆری ڕێکخراوی داعش. هاوکات داواشی کرد کە حکوومەتی تورکیا ڕوونتر هەڵوێستی خۆی دەرببڕێت لە بەرامبەر ڕێکخراوی تیرۆریستی داعشدا. دوێنێ ئەوانمان بینی لە با بڵین مەقەڕی ئیقامەی خۆی لە سەرۆکی حکوومەت باسی وەزی عێراقی کرا بە عام و باسی ئەو بارودۆخە کرا کە عێراق پێیانتیە پەڕێ و باسی هاوکاری بینی عێراق و تورکیا کرا لە ئاسی جۆرا و جۆرە بۆی کە ئەو هاوکاریانە بکرێت. کە ئێمە دوێنێ وەشێکی تریش لە پەیامەکانمان کە بە سەرۆکی حکوومەتمان گەیان بریتی بوو لە مۆزۆی ئەو ئاوارانەی کە دوێنێ ئێمە لێرە کۆبووینەوە لەگەڵیان ناکە تێکەڵەیەکی جیاواز بوون لە کورد و لە عەرەب و لە تورکمان کە لێرن.
بە تایبەتی کە خەڵکیی زۆر لە ئاوارەکان لە ئیزیدیەکانن کە لێرەن چاومان پێیان کەوت و ئەو پەیام و داواکاریانی ئەوان هەبوو پێمان گەیان بە ئەو بەشێک لە لیقاعەکە و لە دانیشتنەکە لەگەڵ ئەوە ئەم سەردانە تا ئێستا ئەندە ئامانجی باشی پێکاوە سەرباری ئەوەی کە ئێمە لە پەرلەمان گفتوگۆمان کردووە وەکتریمان ناسیوە سەرباری ئەوە ئێمە لیقاعێکی گرنگمان کرد لەگەڵ سەرۆک وەزیرانی تورکیا بۆ ماوەیەکی درێژ گفتوگۆمان کرد مداخەلەمان کرد لەگەڵی و سەرباری ئەوە قەرارە وەزارەتی دەرەوە ببینین و بڕیاری ژوا بوو کە سەرۆک کۆماریش ببینین هەرچەندێک لەم بەرنامانە تا ئێستا ترتیب بووە بە سوود و گرنگ بووە و قەناعەتم وایە دەرەنجامی باشە بێت. Geriye! Dön! Uyguladım! Marş! لە ڕۆژی دووەمی سەردانەکاندا وەفدەکەی پەرلەمانی عێراق بە پێی ئەو ئەجندایی بۆیان ئامادەکرابوو بڕیار بوو سەردانی گۆڕی ئەتاتورک بکەن ئەوەش لە چوارچەوەی ئەو نەریتە فەرمیانەی کە حکوومەتی تورکیا کردێتە پرەنسیپی سەردانی فەرمی هەموو ئەو وەفدە حکمیانەی دێتە وڵاتە. سەردانی گۆڕی ئەتاتورک جیاوازی خستە نێوان نوێنەرە عەرەب و کوردەکانی نێووەفدەکەی پەرلەمانی عێراقەوە بۆ نوێنەرە عەرەبەکان دانانی تاجەگوڵینە لەسەر گۆڕی ئەتاتورک وەک بەشێک لە ئەجندای سەردانەکان بۆ وڵاتی تورکیا تەماشا کرد بەڵام بۆ نوێنەرە کوردەکان ئەم بەشەی ئەجندای سەردانەکە هەڵوێستەکردنێکی جدی بوو لە نێوان کیبریای نەتەوەی کورد و تورکیادا کاتژمێر دەوسی خولەک لە شوێنی حەوانەوەی خۆیان وەفدەکەی پەرلەمانی عێراق بەڕێکەوتن بۆ سەردانی گۆڕی ئەتاتورک ئارام شێخ محەممەد وەک جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق کە نوێنەراتی یەکێک لە باڵاترین پۆستە سیادەکانی عێراقی دەکرد دەبوو ئامادەی ئەو ڕێوڕەسمە بواە و وەکو پرۆتۆکۆلی دیبلۆماسی سەردانی وەفدە فەرمیەکانیش تاجەگوڵینەی لەسەر گۆڕی ئەتاتورک دابنایە بەڵام ئەم گەنجە کە لەسەر پشتی بزوتنەوەی گۆڕان ئەو پۆستەی وەرگرتووە ئەو بەشەی لە ئەنجندای سەردانەکەی ڕەت کردە و زۆر بەڕاشکاوی بە ئەندامە عەرەبەکانی وەفدە باڵەکەی عێراقی ڕاگەیان کە ئەگەر ئێستا بگەڕێمەوە بۆ بەغدا ئامادەنیم بچمە سەر گۆڕی ئەتاتورک هەر بۆیە هاوڕێتی وەفدەکەی نەکرد و لە شوێنی حەوانەوەی خۆی مایەوە. ئەو نوێنەرە کوردانشی کە یاوەری وەفدە عێراقیەکە بوون ئامادە نەبوون بچنە سەرگۆڕی ئەتاتورک و لە دەرەوەی کۆشکەکەی ئەتاتورک چاوەڕان بوون تاکو وەفدە عێراقیەکە تاجەگوڵینیان لەسەر گۆڕی ئەتاتورک دانا هەڵبەت دانانی تاجەگوڵینیان لەسەر گۆڕی ئەتاتورک پرۆتۆکۆلێکی دیبلۆماسی و نەریتێکە زۆرینەی سەرۆک و وەفدە فەرمیەکانی وڵاتانی دنیا کە سەردانی تورکیا دەکەن پەیڕەوی لێ دەکەن ئەگەرچی لە ئێستا ڕەجەب تەیب ئەردۆغان و حیزبەکەی لە هەوڵی ئەوەدان ئەو نەریتە نەهێڵن و لە تورکیادا و سەردانیکردنی گۆڕی ئەتاتورک بکرێتە کارێکی ئاسایی و گەشتیاری دیارە ئەم هەوڵەی ئاکپارتی و ئەردۆگان لە چوارچەوەی ئەو پرۆسە بەرفراوان و فرەڕەهەندەدایە کە چاودێران ناویان لێناوە بژانەوەی ئایدایی عوسمانیە تازەکان بەڵام لەگەڵ ئەوەشدا وەکو ئاماژەمان بۆ کرد چۆن بۆ گۆڕی ئەتاتورک و سەردانیکردنی ئەو شوێنە مێژویە بەشێکە لە پرۆتۆکۆلی دیبلۆماسی لە وڵاتی تورکیادا و هەموو سەرۆک و سەرکردە سیاسەکانی وڵاتانی جیهان کە دێنە تورکیا و پەیڕەوی لێ دەکەن بە سەرکردە کوردەکانیشەوە هەر بۆیە نەچوونی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کە گەنجێکی کوردە بۆ سەرگۆڕی ئەتاتورک هەڵوێستێکی نوێ و مێژووی بوو. ئەوەی جێگەی سەرنج و لەسەر وەستان بوو کاتێک نوێنەرە عەرەبەکانی نێوەفدە باڵەکەی پەرلەمانی عێراق تاجەگوڵینەران لەسەر گۆڕی ئەتاتورکدانا تەنها چەند کارمەندێکی پەرلەمانی تورکیا و باڵوێزی عێراق و ئەفسەرێکی جەندرمەی تورکیا لە پێشوازیاندا بوون و یاوەریان دەکرد. هەمان ڕۆژ دوای مەراسیمی دانانی تاجەگوڵینە لەسەر گۆڕی ئەتاتورک وەفدەکەی پەرلەمانی عێراق سەردانی پەرلەمانی تورکیایان کرد لەوێ بڕیار بوو
سەرۆکی پەرلەمانی تورکیا لە پێشوازی وەفدە عێراقیکەدا بێ. بەڵام سەرۆکی پەرلەمانی تورکیا جەمیل چیچەک لە ژووری تایبەتی خۆی لە پەرلەمانی تورکیا پێشوازی لە وەفدەکە کرد، بە تایبەتیش لەگەڵ سەرۆکی پەرلەمانی عێراق و جێگرەکەی کۆبووە. پاشانیش بە فەرمی لەگەڵ سەرجەم ئەندامانی وەفدە عێراقیەکە کۆبوو لە کۆبوونەوەکەدا باز دە بارودۆخی ئێستای عێراق و شەڕی تیرۆر و کۆمەڵێک بابەتی دیکە کرا. لە قسەکانیدا سەرۆکی پەرلەمانی تورکیا باسی لەوە کرد کە تیرۆر یەخەی وڵاتانی دنیای گرتۆ و بە پێویستی زانی سەرجەم وڵاتان هێز و توانان یەک بخەن بەمبەسی بنەبڕکردنی تیرۆر و تیرۆریستان. لەم کۆبوونەوەدا وتەیەکی سەرۆکی پەرلەمانی تورکیا نوێنەرە کوردەکانی نێو وەفدەکەی نیگەران کرد، کاتێک سەرۆکی پەرلەمان لە موداخلەیەکدا نمونەی تیرۆری بەڕێکخراوی داعش و پەکەکەهێنایەوە، هەروەک ئاماژەی بۆدا هەوڵ بدرێت لەلایەن عێراقیەکانەوە بۆ بەڕەسمی ناساندنی پەکەکە بەڕێکخراوێکی تیرۆریستی لە عێراقدا. ئەم وتەیەی جەمیل چیچێک سەرۆکی پەرلەمانی تورکیا بە تەواوی نوێنەرە کوردەکانی نێودانیشتەکەی نیگەران کرد. لەو بارەیەوە ئارام شێخ محەممەد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بە توندی بەرپەرچی ئەو قسانەی دایە و ڕاشکاوانە ڕایگەیان کە پەکەکە لە ئێستادا لە بەرەکانی جەنگ لە عێراقدا لە شەڕی دژی تیرۆر و داعشدایە ڕۆڵێکی گەورەیان بینیوە لە بەرجەسەکردنی ئەو سەرکەوتانەی کە بەسەر ڕێکخراوی تیرۆریستی داعشدا بەدەساتون، هەروەک ڕاشی گەیان کە پەکەکە تیرۆریست نین، بەڵکو ئەو هێز و وڵاتانە تیرۆریستن کە مافی گەلانی خۆیان پێشەل دەکەن. هەر لەو چوارچەوەیەدا ڕێبوارتەها کە ئەندامێکی دیکەی کوردی نێو وەفدەکەی پەرلەمانی عێراق بوو لە کاتی نان خواردندا بە سەرۆکی پەرلەمانی تورکیا ڕاگەیان کە قسەکانی ناسیاسی بوون و هیچ خزمەتێکیش بە پرۆسەی ئاشتی ناگەێنێت لە تورکیا. ئەم گفتوگۆیە جیاوازانە و ئەو بەرگریە سەختەی کە نوێنەرە کوردەکانی نێو وەفدەکەی عێراق کردیان لە پەکەکە بە تەواوی سەرۆکی پەرلەمانی تورکیای نیگەران کرد، چونکە چاوەڕێی نەدەکرد لە ناو پەرلەمانی تورکیادا بەو شێوەیە بەرگری لە پەکەکە بکرێت. ودي فقط يعني ملاحظة بسيطة من جانب المداخلة الموضوعية على ما تفضلت به حول قضايا تتعلق بالإرهاب. چاومان کەوت بە سەرۆکی پەرلەمانی تورکی لەگەڵ سەرۆکی پەرلەمانی تورکی ئەو باسی تیرۆر لە ناوچەکە باسی پەیوەندی بینی هەردوو دەوڵەت کرا کە چی بکرێ و چی نەکرێ، بە تایبەتی لە بەشێک لە قسەکانی ئەوە کە سیاسەتی تورکیایە ئەو باسی ئەوەی کرد کە تورکیا چەند ساڵە بەدەست تیرۆرەوە ئەناڵێنێت و پەکەکەیان بە تیرۆریست ناوبرد. قسەی ئەوان لەسەر ئەو بوو کە پەکەکە تیرۆریستە و ینی لە پشتی ئەو مۆزوع ئەوە ئێمەش لە مداخلەیەکە وەڵامی ئێمە بۆ ئەوان ئەوە بوو کە تیرۆر هۆکاری جیاوازی هەیە و یەکێکی تریش لە شێوازەکانی تیرۆر بریتە لە حساب نەکردن بۆ مافی گەلانی تر و اعتراف نەکردن بە مافی گەلانی تر، ئەوەشی کەکە لە شێوازەکانی تیرۆر. و من لە قسەکان مەباسی ئەوم کرد کە ئەو ئەقلێتە بێ گۆڕانکاری بەسەرابێت کە کاتی خۆی بەرامبەر بە ئەحمەد کەیا کرا لە تورکیا و هەر بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان لە بەردەمی پەرلەمانی تورکیا باسی ئەوەی کرد کە ئەو ئەقلێتە بوو کە کاتی خۆی بەرامبەر بە ئەحمەد کەیا واز وڵایەوە دوایی ئینکاریان لێکەریان با بڵێن هاتە سەر ئەوەی کە ئەبێ ئاعتراف کرد. ئێمە باسی ئەومان کرد کە ئاعتراف نەکردن و مامەڵە نەکردن لەگەڵ مافی گەلانی تر لە سەرخاکی هەر وڵاتێک ئەویش بە خۆی جۆرێکە لە تیرۆر. لە دانیشتنی پەرلەمانی تورکیا بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمانی تورکیا جەمیل چیچەک کە سەرەتا باسی لە دۆخەکە کرد لەسەر ئاستی ئەمنی و سیاسیدا و پاشان بە شێوەیەکی زۆر ناڕەوا دابەزێ سەر پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و بە تیرۆریست لە قەڵەمیانیدا و لە هەمان کاتە وتی داواشەکەین لە هەموو جیهان بە چاوی تیرۆرەوە تەماشای ئەم هێزەکەن بڕوان ئەم هێزە. ئێمە وەکو کورد ئەمەمان زۆر پێ ناخۆشەوە. هۆکارین ئەوەی کە ئێمە هەڵوێستمان هەبوو هۆیەکەی چییە؟ ئەوەیە کە ئێمە لە دوای ڕووداوەکانی دەی شەش بە واقع بینیمانەیە هێزی پەکەی کوردستان شەڕی دژە تیرۆر و تیرۆریستانی کردووە لەسەر ئەرزی واقع لە شنگالەوە تاکو کۆبانیە، لە شنگالەوە پاشان تاکو منتیقەی کەرکووک و ناوچە دابڕاوەکان و داقوق و ئەو دەفەرانە. بۆیە هەم بەڕێز کاگارام وڵامی خۆی هەبوو و بەندەی مخلسانیش بە هەمان شێوە وڵام هەبوو. بە سەرۆکی پەرلەمانم وت ماوەی 2 ساڵە هەواڵی کوشتن و شەهیدبوونی کوردێکم نەبیستووە لە وڵاتە و تورکیش بە هەمان شێوە و پرۆسەی ئاشتەوایی نێوان تورکیا و پارتی کرێکارانی کوردستان پرۆژەیەکی زۆر گرنگە بۆ هەردوو لە ئەم جۆرە تەسریحاتانی بەڕێستان خزمەت ناگەیەنێ بە پرۆژەکە.
ڕۆژی 20 کانونی دووەم بڕیار بوو لەلایەن ژمارەیەک پەرلەمانتاری تورکیا و هەریەکە لە سەرۆکی لیژنەی بەرگری نیشتیمانی و پەیوەندەکانی دەرەوە و لیژنەی یاسایی و تەندروستی لە پەرلەمانی تورکیا پێشوازی لە وەفدە باڵەکەی پەرلەمانی عێراق کرد. بەڵام ئامادەنەبوونی هیچێکێک لە پەرلەمانتارانی تورکیا و لە پێشوازی وەفدە عێراقیەکەدا سەرجەم ئەندامانی وەفدەکەی نیگەران کرد. ئەوە زیاتر ئەندامانی وەفدەکەی نیگەران کرد کە لە نێو پەرلەمانی تورکیادا کە بڕیار بوو ژمارەیەک کۆبوونەوەی فەرمیل لەگەڵ لیژنە پەرلەمانەکانی نێو پەرلەمانی ئەو وڵاتە ئەنجام بدرێت، تەنها سەرۆکی فەرمانگەی یاسایی پەرلەمانی تورکیا ڕێگەی پێدرا بوو کۆبوونەوە لەگەڵ وەفدە عێراقیەکەدا بکات. ئەم پێشوازیە ساردەی پەرلەمانی تورکیا لە وەفدێکی باڵای عێراق نیشانیدا کە بەرپرسانی دەوڵەتی تورکیا هێشتا لە بەرامبەر عێراقدا خاوەنی سیاسەتێکی تەندروست نین کە پشت ئەستور بێت بە پرۆتۆکۆلی سیاسی، هەروەک دەرخەری ئەو ڕاستیەش بوو کە هێشتا پەرلەمانی تورکیا نایەوێ پەیوەندێکی تەندروستیە بێت لەگەڵ پەرلەمانی عێراقدا. هەڵبەت ئەمە شۆکارگەلێکی خۆی هەیە کە پەیوەستە بە چەندین ڕەهەندی سیاسی و ئابووری و ئەمنیەوە. دوای ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی ئەنقەرە و بەغداد لە ئێسادا هەردوو لا بەنیازن پەیوەندیەکانیان ئاسایی بکەنەوە، بە تایبەتی لە بازرگانیکردن بەنەوتەوە. لە پەرلەمانی تورکیا نوێنەرانی عێراق و نوێنەرانی تورکیا دادەنیشن. پەرلەمانی عێراق دەیەوێت لە ڕێگەی لیژانەکانیەوە لەم بینایەوە پەیوەندیەکان ئاسایی بکاتەوە بە شێوەیەک قازانجی هەردوو لای تێدا بێت. بەڵام تورکەکان پێیان وایە یاخود ئەوە لە چاویاندا دەخوێنرێتەوە کە منەتیان زۆر بە عێراقیەکان نەبێت، چونکە ئەمان خۆیان دەزانن چیان چاندووە و چیش دەدورنەوە. یەکێکی دیکە لە ئەنجندای سەردانی وەفدەکەی پەرلەمانی عێراق بینینی سەرۆک کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆگان بوو، بەڵام گۆڕانکارێکی چاوەڕوان نەکرا و جارێکی دیکە ئەندامانی وەفدە عێراقیەکەی نیگەران کردەوە. ئەویش ئەوە بوو کە سەرۆک کۆماری تورکیا تەنها سەرۆکی پەرلەمانی عێراقی بینی و لەگەڵ کۆی ئەندامانی وەفدە عێراقیەکە کۆنەبووە. ئەوەی زیاتر جێگەی لەسەر وەستان بوو، تەنانەت ڕێگە بە وێنەگرەکەی سەرۆکی پەرلەمانی عێراقیش نەدرا بچێتە کۆشکەنوێکەی ئەردۆگانەوە. التفاهم الإيراني مع العراق تختلف عن طبيعة التفاهم التركي بالسياسات المتبعة. ئێمە لەم سەردانەماندا لە هەوڵی نوێکردنەوەی پەیوەندی دووقۆڵی هەردوو وڵات بووین، بۆیە داوامان لە دەوڵەتی تورکیاکرد کە پەیوەندیەکانمان و هاوکاریەکانی ئەنقەرە بۆ عێراق فراوانتر بکرێت. سەبارەت بە پەیوەندی نێوان ئەنقەرە و بەغداد و تاران و بەغداد جیاوازی زۆرە. ئێران پەیوەندی زیاتری لەگەڵ عێراقدا هەیە و بە تایبەت هاوسنوورێکی زۆرە لەگەڵ عێراقدا. پەیوەندی تورکیا پەیوەندێکی ئاسایی و هیچی تر، و هەردوو وڵات هاوسەی عێراقن و دەبێت عێراقیەکان خۆیان کارێک بکەن ئەم پەیوەندیانە پەیوەندی دەوڵەتی بن، نەوەکو ئەوان واتە ئەنقەرە و تاران دەزوەردان بکەن لە کاروباری نێوخۆیی عێراق. وەنقەرە و تاران بەڵێ هاوکاریمان دەکەن لە جەنگی تیرۆر، بەڵام هەردوو لایەن وەک پێویستین بۆیە داوامان کردووە کە هاوکاری جدیتر بکەن لە شەڕی تيرور العراق إلى مزيد من التدخل في الشأن العراقي إلى الدرجة اللي يمكن أن ترتهن فيها كثير من الممارسات بما يجعل الأمر فيه ضرر أكبر. بۆ ڕۆژی 21 کانونی دووەم سەرۆکی لیژنەی تەندروستی پەرلەمانی عێراق دکتۆر فارس بریفەکانی سەردانی پەرلەمانی تورکیای کرد و بۆ بینینی سەرۆکی لیژنەی تەندروستی پەرلەمانی تورکیا. بەڵێ ئەو چوە ناو پەرلەمانە تورکیەکە پێشوازی لەم پەرلەمانتارە لەلایەن فەرمانبەرێکی پەرلەمانەوە بوو تاکو گەیشتە ژووری سەرۆکی لیژنەی تەندروستی پەرلەمانی تورکیا. لەوێ هەردوو لا کۆبوونەوە گفتوگویان کرد لەبارەی هاوکاری تورکیا لە ڕووی تەندروستیەوە و هاوکاری ئەو نەخۆشانش کە وەزارەتی تەندروستی عێراق دەینێرێتە تورکیا بۆ چارەسەر. کۆمەڵک ڕازوگلەیی باس کرا ئەگەرچی وەفدەکەی تورکیا داواکانی نوێنەرەکەی عێراقی دەنووسی، بەڵام پێ ناچێت هیچی لە سەوز بێت. موضوع تندرستي ونخوشيت ما أبيت كو قستا تركات كان الويريجي أخذنا كبرفرة هاتا قوتن ما وكسوز إشواستانت كو أودي هاريكاريا كباش أو إعادة نظر بكن الجنوان خستخانة أبيت كو وزارة الصحة بغداد السر حساب حكومة إيفان نخوش أفرد كتفري برينوكا أو نخوش
چه هاریکاری و چه چافدان باشنا بو الگل هندی جی پاره که زخم جی بو وطاط ترخان کرن بغدا بس ابی پاره الفرج جی خونت گرد ام شاین وک لجنه تندرستی الگل سرک لجنه تندرستی پارلمان ترکا کو ام وکی تفاهم که بدانین وکی تنسیق که چکین کو افنا ساخت ما و افنا خوشت ما یکو تین عراقی بین ولگرتن بشیوه کی باش و بچافدانا که بدیف چونا که باش رخی حکمتی و هذا إيكيا دوبيجي دي سما سوز والقرد شوانكو أو دي وفدك شاندك فريكان وفدك طبي يا بلند ويا تخصصك يا قلق يا دقيق ويا ام بي في بو بغدا هرديسا احتمال بو منطقة ما كردستاني بهافلير بيت أو دكتور شو لودي بتا أو دهند عمليات بزحمت أبي تكونوا كنائنا كرن الدف مال ولاتي ما أو دي كان ديسا دي فير كرنا كباش بدكتورة ما تدريبا كباش دي وابي كان وديسا ورشت يت كار إيناني ومحاضرات دي بكار إينان. شكرا جزيلا. أيضا طريقة أخرى للمراقبة هناك حسب المواضيع طبعا. ئەمما مەڵی بەرپرسانی حکوومەتی تورکیا لەگەڵ وەفدێکی باڵای پەرلەمانی عێراق دەرخەری ئەو ڕاستیان هێشتا سەنگی ڕاستەقینەی عێراق وەکو دەوڵەت و هێز و سەنگی سیاسی لاوکێشە ئێقلیمیەکاندا پرسیارێ جدی لەسرە بە تایبەتی لە پەیوەندیدا لەگەڵ حکوومەتی تورکیا بەو پێی نیەتی تورکیا زۆر جیاوازترە لەوەی کە عێراقیەکان چاوەڕێ دەکەن چونکە تورکیا جیاوازتر بیر دەکاتەوە و هێشتا ژمارەیەک دۆسێ و کارتی سیاسی جیاوازیە لە بەرامبەر عێراق بەکاری بێنێت ڕەنگە سادەترینیان ئەو دابەشبوونە ئیقلیمە بێت کێندەی نەماوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابەش بکات بەسەر هەردوو بلۆکی سوننە و شیعەدا هەڵبەت باڵادەستی شیعەکان لە جومگە فەرمیەکانی حکوومەتدا لە عێراق پاساوێکی بەهێزی یەکلابوونەوەی عێراقا وەکو دەوڵەت بۆ لادانی بەلای بلۆکی شیعەدا لە ناوچەکەدا ئەوەش ئەو ڕاستیە کە تا ئەم چرکە ساتە حکوومەتی تورکیا بۆ شاریەوە مامەڵەی لەگەڵدا دەکات.